بەخێراتمتان ئەکەین بەخێر بن سەرچاو وەکو دیارە 7 ساڵ پێش ئێستا ویداد بەدەستی ڕەشی پارتی دیموکراتی کوردستان و هەردوو هێزی دەسەڵاتی هەرێمی کوردستان شەهید کرا. ئێمە شەمانەوێ ئەم یادە بەرز بنرخێنین. ئێستش بە دەقەیەک هاوڕێیان ئێستش بە دەقەیەک بۆ گیانی پاکی شەهید ویداد بە یارمەتیدان. بیبسی و بوتڵ و زیندانی تف لە پارتی بەرزانی قەومی لوتە بنە ماڵە مەسرور مێشک بەتاڵە بیبسی و بوتڵ و زیندانی تف لە پارتی بەرزانی